لەگەڵتان بەردەوامینە چینە لای تەوەری ئێوارەیەمان زۆر جار کاجۆمان لە ئاوازێک ئەبێت ئەو کاتە دڵ و ڕۆحمان زۆر دڵخۆشە بێت، زۆر دڵخۆشە بین، زۆر سەرسامە بین بەو میوزیک ژەنە کە ئەو ئاوازە خۆشەی ژەنیوە لە ڕێی ئامریکی مۆسیقاوە. بەڵام کەم کات بیرمانەوە کردوتەوە کە لە پشتی دروستکردنیم ئامێرەوە چی هەیە، چەند ئەو دەست و پەنجە ڕەنگینانەی یان ئەو ئەندازیارانەی کە ئەم ئامێرەیان خوڵقاندووە دروستیان کردووە و پاشان گەیشتۆتە دەستی ژەنیارەکان. ئەم ئێوارەیە میوانداری ئەندازیارێکمان کردووە کە ئەندازیارێکی دروستکردنی ئامێری ڤایۆلینە و تەختەدارێکی بێڕۆح ئەکاتە ئامێرێکی ڕۆحدار کە ژەنیارەکان سوودی لێوەرەگرن و ئەو ئاوازە خۆشانەمان لە ڕێی ئەم ئامێرانەوە پێشکەشەکەن. جگە لە دروستکردنی ئامێری ڤایۆلین زۆر خولی کردوێتەوە بۆ ئەو کەسانی کە خولیای دروستکردنی ئەم ئامێرانەیان هەیە و حەز بەواکەن فێر بن. میوانەکەم زۆر بەڕێز مامۆستا فەرزاد شاڵپۆش پسپۆری ئامێری ڤایۆلین سڵاو دەبێ و زۆر بەخێر بێت. زۆر سپاسانەکەم، ڕێز و سڵاوم هەیە بۆ ئێوەی عازیز و کارمەندانی بەرنامەی کورتسات مەگەزین. من ناوم فەرزاد شاڵپۆشە، خەڵک لە شاری کرماشان لەدایک بووم و لە تەمەنی 15 ساڵەییەوە دەستم کرد بە ئیشی مۆسیقا. لە 15 ساڵەیەوە دەستی کرد بە ئاسفی کەمان. ئەسفی کەمان ژەنیار. ئاشنایەتیت کەواتە لە تەمەنی 15 ساڵیە بوو بە ئامێری ڤایۆلین. باشە، کەواتە بە ژەنینی ئامێری ڤایۆلین دەستی پێ کرد، بەڵام دوای ئەو بڕیارتدا کە هەر ژەنیارێک نەبیت بەڵکو دروستکەری ئامێرەکەش بیت. بەڵێ، ئەمەیان چۆن بوو؟ خۆی داخڵبوونی من بۆ دنیای هونەر لە ڕێگەی کاک فازڵی محەممەدی بوو کە خاڵمە و من کەمان لای ئەو فێر بووم لە تەمەنی 15 ساڵی و ئەو کاتە ئەویش ئیشی دروستکردنی کەمانیە کرد. من کارگایەکێ بوو، من لە کارگاکەی ئەو باغڵەمام دروستە کرد و یعنی ئەوێ پێڵێن ساز لەگەڵ ئەوت 3-4 ساڵێک لەو بوارەی ئیشم کرد و تا ساڵی تقریبان 2003 یان 4 من ساڵی 2004 هاتمە سلێمانی. 2004 هاتمە سلێمانی هەتا 2015 لە سلێمانی بووم. ئەو کاتیشی مقابلات شتمە کرد بە ناوایکیش خۆم خەڵکی شاری سلێمانی ئەزانم و زۆر خۆشحاڵم کە ئێستا دیسان دوای تقریبان 10 ساڵ گەڕامەتە بۆ سلێمانی. لە ساڵی 2005 من ئەو کاتی کە لە سلێمانی بووم ئەم عشقی دروستکردنی کەمان هەر سوێ بوو لە دڵما و سەیری یوتیوبە مەکرد، سەیری شتانی ئیتاڵی مەکرد، ئەوروپی مەکرد. ئەو لوتیێرانە خۆی کەسێک کە کەمان دروستەکات دوو بە ئینگلیزی پێڵێن ڤایۆلین میکەر، بە ئیتاڵی پێڵێن لوتیێر، لە واژەی لوت دێت، یعنی کەسێکە لوت دروستەکات. زۆر سەیری ئیشی ئەوانەمە کرد و ئەم بینی ئەمانە بە نۆعێک خەریکن ئیشەکەن کە تەجروبی نییە، شێوەیەکی ئوسوڵیە. 2015 من سەفەرم کرد بۆ تاران، بۆ سەردانێک بۆ تاران چوم لەگەڵ مامۆستایەک ئاشنا بووم بە ناوی ئاغای ڕەزا زیایی کە خۆی ئاستی لوتیێریەکەی ماستەر لوتیێریە لە شاری کرێمۆنای ئیتالیا و زۆر کەسێکی پسپۆرە لەم بوارەوە و جیا لە دروستکردنی کەمانی کە ئاستی نێودوڵەتیە هەر بەو شێوەیە کە لە مەدارەسی ڤیۆلۆنسازی ئیتالیا خاستەن شاری کرێمۆنا کە مەستەری دروستکردنی ڤایۆلینە هەر بەو شێوەیە تەلەبەکانی فێرەکە و من تقریبا ئێوە لە هەر مەدرسەیەکی ڤایۆلۆنسازی بتەبێ فێر بیت 4 بۆ 5 ساڵی پێچێت. منیش تقریبا 8 ساڵ لە خزمەتی جەنابی ڕەزا زیایی بووم و لێرەوە زۆر سپاسی لێکەم. زۆر شتی فێرکردم، ئەو فێری کردم کە ئەبێت چۆن ببینیت. خۆی من دایماڵیم هەموو کەسێک دەتوانێت کەمان دروستکات، بەڵام چۆن تێگەیشتن لە مێکانیزمی کەمانەکە مهمە، باواتە بڵێن مێکانیزمی ڤیۆلۆنەکەیەکە مهمە. من دایماڵی مەڵم کە کەسێکە ئیشی پەیکەر تەراشیەکە دیێت بەردێک ئەکۆڵێت و تۆ سەیریان بەرداکەی سەیرم هەیکەلاکەیت ویستێتی هەستی غەم بە تۆ بدات یا هەستی شایی بە تۆ بدات کە تۆ سەیریەکەی تێگەی بۆ کەسێک کە توانێت لەسەر بەرد ئەو هەستە دەرپا دروستکردنی کەمان هیچ نییە. بەس ئەبێ خۆشەویستێکی زۆرت بۆی هەبێت. جگە لە خۆشەویستی مەقسەم وایە زانستە.
لەو دۆرانەی کە لە ئێمە فێربووین لە مەدارەسی بیرۆنسازیە توە بێ بەشێک لە ئەستاتیک بخوێنین، بەشێک لە فیزیا بخوێنین، بەشێک لە ئاگۆستیک بخوێنی، ئێمە بەشێک هەیە پێڵین چوبشناسی، دارناسی و زۆر شت هەیە کە فاکتۆرێکی بێ زۆر لە تێکەڵ یەک بلێ لە تەنیشتی یەک دایبنی کە بتوانانی کەمانێک دروستکە کە ئاستی نێودەوڵەتی بێت. باش کەی ئەم پارچەدارە پێی ئەوترێت ڤایۆلۆنێک کەیتر ئاستی نێودەوڵەتیە هیچ گرفتێکی نەماوە باسی چیرۆکی دروستکردنەکەیم بۆ بکە لە خاڵی سەرەتا لە دەستپێکەوە هەتاو کاتی کە بەڵێ بەمە ئەوترێت ڤایۆلۆن. بەڵێ خۆی من خۆ چیرۆکەکەی تۆزە دوور و درێژە، بەڵام ئیسا تۆزە کورت یەکەمە پێتان دەڵێم ڤایۆلینی کە بەم شکڵی ئێمەی ناسین لە ئاندری ئاماتی دەستی پێکات. تقریبا لەگەڵێت ساڵی 1560 مەبەستم مێژوەکەی نەبوو، مەبەستم دروستکردنی ئێستا ڤایۆلۆنێک چۆن دەست پێەکەیت. بەڵێ ئەو کاتێک کە بڕیار بیت ڤایۆلۆنێک دروست بکەیت خاڵی دەستپێک چییە؟ خاڵی دەستپێک بۆ هەر ڤایۆلینێک لە پەتەرن دەست پێکات یا واتە خەریتە. تۆ زۆر مهمە کە مەستەری ئەو خەریتە لەکوێ بێت. من هەموو خەریتەکانم زۆربەی خەریتەکانم لە مۆزەی کرێمۆنا کڕیە یان لە شوێنە ئەوروپیەکان کە مەستەرن لە خەریتە دەست پێکات. ئەو خەریتە ئەبێ تەکید بی کە هەموو قیاساتەکانی بزدەبت لەسەر مەسەلەن با بڵێن ئۆرگویەکی مەسیحی ئسترات کەمانێکی بە ناوی مەسیح کە ئسترادیڤاریوس دروستی کردووە. ئەو کەسانەی کە ئەم خەریتانە دەرەکان ڕۆشتونەتە موزە زۆر کامێرا و ئەبزار و ئەدەواتێکیان بردووە کە زۆر بە دەقیقی قیاساتی ئەو کەمانیان وەرگرتووە ئەوانەکەن بە خەریتە. تووە بێت دەستڕسیت بێ بۆ خەریتە. ئەو خەریتە کە یەت تۆ قاڵبەکەی پێ دروست دەکەیت. ئەم قاڵبەی سە مەسەلەن ئەمە شابلۆنێکە کە ئێمە با من ئەمە یەکتەقا حەزەکەم بینەران بیبینن. ئەمە شابلۆنێکە کە لەسەر خەریتەکە دروست کراوە. بەپێی ئەم شابلۆنێ ئێمە قاڵبەکە دروستەکەین. ئەمە بەدەست دروست کراوە. دوای ئەوە یەن قاڵبەکە ئێمە پێڵۆن ریبز بە ئینگلیزیەوە ریزیان کەلاف. کەلافەکە لە دەورە من دروستە بێت دوایی لەسەر ئەمە پلێتەکان سەر و خوارەوە دروستە بێت دەستکەکە دروستە بێت. تقریبان بۆ دروستکردنی من خۆم لە ساڵە تایستە توانیمە ساڵی 4 کەمان دروستکەم. ساڵی 4 کەمان زیاتر نابێت کە بەڵێ بتەبێت. خۆی ئەو کەسانی کە عالەمی شەکەن لە وڵاتانی ئەوروپا ئیتالیا کرێمۆنا 6 بۆ 8 زیاتر لەوە نابێت. مەسەلەن من کە بەشی سەرەوەی ئەم پلێتەی سەرەوەی کە ئەیتاشم یەکسەری نایتاشم بەقەدەر مەسەن 3 ملیم 4 ملیم ئەیتاشم دایەنم 2 مانگی تر لەسەری شەکەم شتێترەکەم. باش ئەوانە لەسەری شەکەم. لە ئەمریکی ڤایۆلین بۆ ئەمریکی تر جیاوازی هەیە کەواتە خواستی ژەنیار لێرەیە. ئەگەر من ژەنیارێک بووم خواستی من دەوری هەیە لەو دروستکردنی و ئەمرە ڤایۆلینەیە. بەڵێ زۆر فاکتۆر هەیە کە لە هەڵبژاردن و دروستکردنی ئامێر لەلایەن ژەنیار مهمە. تۆ مەسەن کەسێکێت بۆ لای من پێشەوەی قسە بکات یان خواستەکانی بزانم چیە سەیری هەیکەڵ و جسمی یەکەم. باڵای چەنە، درێژی دەستی چەنە، دەستی چەند پڕە، دەستی چەند سەیرێوانەکەم. دوایی باسەکەم کە تۆ بە دوای چ سەوتێکە گەڕی. ئیسە کەسێک ئەگەیت بێت بۆ لای من بڵێ من سەوتێکی شەرقیم ئەوێت سەوتی شەرقی تۆزێ نوعیک مەسەلا یانەوێت ساکەی مێڵێن چۆنتان پێ بڵێم تۆزێ مت بێت. ئەو متبوونە بۆ کەسێکە خەریکە ئام کەمان بە شێوەی نێودوڵەتی دروستەکەەوە غەڵەتی میکانیزمیە. تێگەی من کەمانەکانم زیاتر ئەوانەی کە ئیشی کلاسیکەکەن و من دایماڵێ مەڵێم هەر کەسێک کە ئیشی کەمانێکی باشی هەبێ هەموو سەبکە توانێت پێیشکە با زوور دوور نەبینەوە. اینجا لێ پرسم ئایا ئۆلگویەکی خاست مەدە نەزەرە حەزت لە ئەسترادە حەزت لە گوالێریە حەزت لە سنوعەکە. اینجا ئەم فاکتۆرانە لە تەنیشت یەکە داینین ئەو کاتەم نەبێ بڕیار بەم چ دارێک هەڵبژێرن لە ژەنیارێک خۆژەنیارێکی تر جیاوازی هەیە وەگۆڕێت. باز لە مێژوەکەی بکەین کە باز لە مێژوەکەی ئەکرێت سترادیڤاریۆس زۆر ناوناوبانگێکی زۆری هەیە هەر لە مێژوە هەتاکو ئێستا و نهێنیەک لە دروستکردنی ئەمریکانی سترادیڤاریۆسا هەیە. سترادیڤاریۆس تەواو سەرچاوی سەرەتایی ئەم ئامێرەیە یان نەخێر پێشتر کەسانی تر هەبووە.
و نهێنی ئامێرەکانی سترادیڤاریۆس چییە؟ بەڵێ زۆر کەس ئەم پرسیارە ئەکات و خۆمیش پێشتر با مەزانی کە مهم ئانتۆنی سترادیڤاریۆس زۆر تەئسیری گوزار بووە، زۆر تەئسیری هەبووە، زۆر دەوری هەبووە. بەڵام ئەم کەمانەی کە بە شێوەی ئیمڕۆیە ئێمە ئێستای بینیم لە ئاماتیەوە دەست پێکات، لە ئەندری ئاماتی کە ئەگەڕێتەوە تەقریبەن بۆ ساڵی 1560 زاینی. دوای ئاماتی دوو کوڕیە بێت، ئانتۆنیۆس و هێرۆنیمۆس دوو کوڕی هەیە و ئەمە فێری کوڕەکانی کات و کوڕەکانیشان کوڕی هێرۆنیمۆس کوڕێکی هەیە بە ناوی نیکۆلۆ ئاماتی کە مهمترین شخصی ئەم خانەوادەیە. ئانتۆنی ئەو کاتە ئاماتی تقریبا وابزانم ساڵی 1630 زاینیە بێت تا ئەمە مێژووێکە کە من لە شوێنێکا خوێندم لە کتێبەکە خوێندم تاعونەکەوێتە ئەوروپا بۆ ئەوەی کە لە خاندانەکەی ئەم هونەرە تێک نەچێت لە بێنانەچێت شاگردێکی زۆرەگرێت. شاگردی زۆرەگرێت بە تاکید یەکێک لە مهمترین کەسانێک کە لە تاریخی بیۆلۆنیش زۆر بەناوبانگن ئایلەی گواردنەریەن، خاصەتەن گواردنەری دێلجێسۆ کە ئەبێتە کوڕی شاگردی نیکۆلۆ ئاماتی. نیکۆلۆ ئاماتی شاگردێکی هەیە بووە بە ناوی ئاندرێ ئاماتی. اینجا جۆزەپێ گواردنەری دێلجێسۆ کوڕی زای ئەوە. هەندێک سەرچاوە و تاریخ هەیە کە ئیسپاتەکە ئسترادیش شاگردی نیکۆلۆ ئاماتی بووە بە پێی قاڵبەکان و شکڵەکان کە تحقیقیان کردووە تەسەوورێکی زۆرەکەن کە ئسترادی شاگردی ئاماتی بکەواتە. بەڕای منی زۆر کەسانی کە ئەڵبەت من خۆم بە هەسابڕای نازانم بەس لەگەڵ مامۆستایانی گەورەتر لە خۆم کە زۆر قسەم کردووە ئاماتی بە تأثیر گوزارتر ئەزانن و سەبارەت بە نەهێنیەکانی باست کرد. نەهێنیەکانی ئیستە و ئیستەش منە مەوێ پەیامێکە ڕاگەێنم. پەیامەکەم ئەوەیە کە لە مەدارسی بیۆلۆنسازی ئەوروپا ئیتالیا هەموو شوێنێک هەر تقریبا خەریکن بەو مێتۆدەی شەکەل، یعنی کەسێک خۆی بە لوتیێری باش دەزانێت کە هێشتا ئەو ئوسوڵ و ئەو ئسلوپ و ئەو ڕێ و ڕەوشە بەکاربێنێت و مەسەلەن کەمان کە ڕەنگ ناکەن بە پێڵن ئۆیل بیس ڕۆنە بیسەکەی ڕۆنە 3 مانگ 4 مانگی پێچێکە وشکە بێت زۆر قورسە تو بێ 3-4 مانگ بۆ سی هەتا وشکە بێت هەتا ڕەنگەکە وشکە بێت. ئێستا جیازێک بەکارێنن جیازی یوڤی بە 3 ڕۆژ وشکە بێت. کەسێک ئەوە بەکارێنێت بە شت نایزانن زۆر بۆی شتدانانێن ئەڵێن تو ئەبێ بە ئوسلوبی باوکانمان ئیش بکەی و ئەمە زۆر مهمە. کامیان باشترێکە ئەوەی کە 4 مانگ 5 مانگ وشکە بێتەوە یا بە تاکی تابیعیەکەی تابیعیەکەی باڵە چونکە یوڤیە یوڤی خۆی تاسیدانێتە سەر ئەو بەشەدارەی کە لە سەرەوەی با بڵێن لە ئاستی سەرەوەی تری قوڵایی پلێتەکانە و ئەبێتە هۆی ئەوەی کە ئاوی دەروون بافتی دارەکە باسی تەخەزیز خێرا دەربچێت و با کورتی بڵێن تەبیعیەکە باشترە. باشە مامۆستا باسێکی خولەکان مامۆکەی ئەمەکێکە لە خولەکانی وەڕێزت کە بۆ ئارەزومەندانی ئەوانی کە ئەیانەوێت خوازیاری ئەوەن کە فێری دروستکردنیم ئامێرە بن. بەڵێ خولانە بۆ چێە و خولەکان چەنی پێچێت؟ من تقریبا 6 مانگ لەمەوە پێش بڕیارمدا بۆ شەوقێکدا بنم لە شاری سنا و بەڕێوە چوو تقریبا 10 کەس بەشداری کرد و هەواڵەکەشی هەر لە کورساس بەڵاو بوویەوە و زۆر سەرکەوتوو بوو. ویستم من پەیامە بە لێرەیشەوە حەزەکەم من پەیامە بە ئەو کەسانێک کە حەزیان لە دروستکردنی کەمانە بگەێنم کە بەڕاستی دروستکردنی کەمان شتێکی تەجروبی نییە. هەر کەسێک سەرکەوتووە بێت کە بێت بڕوات خۆی 4 ساڵ 5 ساڵ ئەمری لە مەدارسی بیۆلۆنسازی یا لە ژێر نەزەری مەستەر لوتیێرێکی کە لە شارەکانی ئەوروپا وەکو کرێمۆنا تەحسیلی کرد بێت لای ئەوە فێر بێت. ئەگەر ئەو متۆدانە بەکار بێنێت سەرکەوتووە بێت، ئەوانە نەبێنێت هەر بەبێتە شتێکی شخصی هەر تەجربە پێم ئێمە فارسی پیاڵێن ئازمون و خەتا. ئەتوانێت ڤایلۆنی دروستکە بەڵام ڤایلۆنێکی ئەکادمی ناتوانێت هەموو کەس تو ئیستا توانی بڕۆی 50 یۆرۆبەی لە ئەوروپا کتێبەکە کڕی بە پێ و کتێبە کە کەمان دروست دەکەیت بەڵام ئایا توانی لە کەمان تێ بگەین؟ بەڵێ دەست خۆش بێت. ئەمڕۆ لە زانکۆی سلێمانی لە بەشی میوزیک لە کۆلیژی هونەر لە زانکۆی سلێمانی کۆنسرتێکرا بۆ 2 لاو
کۆنسرتێکی زۆر تایبەت بوو و هاوکارمان ساوێن شۆتە کۆنسرتەکە و بینیمان بەشێکی کۆنسرتەکە ئەو خاتونە ئەو لاوەی کە ئەو کچەی کە کەمانەکەی پێیە کەمانی تۆیە تۆ دروست کردو خۆشت لە کۆنسرتەکە ئامادە بووی هەستت چۆن بوو؟ حەزەکەم سەبارەت بۆ مۆزوع خانمی دەریا ڕۆحی من پار ئەم کاتانە بوو وابزانم بە مانگیەوە کاتە مانگی تقریبان 10 یا 11 لە بورجی میلادی تاران نەماشکایەکم کرد بوو ڕۆژی ئاخریش بوو نیم ساعتیش ما بوو بینیم کچێک هاتووە جا دووسێ کەسیش لەگەڵ ما بوون ئاسف بوون وتیانم کچی ئەوێ لەگەڵ کەمانەکەت ئاسف بکە بنی سێرم کرد باشە بە ئاسکا مشکلە نییە کەمانەکەمان کۆ کردیامە پێ بینیم ئاسفێکی عەجایبە اینجا تەسویرم کردووەمانە تەسویرەکەم نارد بۆ مامۆستا هێرش عەبدوڵڕەحمان کە ئەم ئیشی سپۆنسری شەکەی کرد بۆ داواتمان کرد زۆر پێخۆش بوو و دەریای ڕۆحیمان هێنا دەریا ڕۆحیش لە چەند مانگ لەمە پێش ئامێرێکی هەبوو کەمانێکی هەبوو کەمانەکەی زۆر بەدڵ نەبوو چەند جارێ هاتە کارگاوم وەوانە کەمان لەگەڵ کەمانەکان کە عەزفی کرد معجیبی بوو ئەسەن ستایلی عەزفکردنی گۆڕا وتی لەگەڵم کەمانە من زۆر مرتاحترم دی ئەنێرژیم خەسار ناڕوە و ئاوایە کەمانێک کە مێکانیزمی دروست بێ ئەنێرژی عازف بە فیڕۆ ناڕوە ئەنێرژی سەرفی ئێماڵێن ئەتۆدەکانیە بێت ئەنێرژی سەرفی تەکنیکەکانە بێت ئەوەی کەم ڕۆبینیمان زۆر بەڵێ و زۆر شتێ ئەڵبەت لوتفی بینەران بوو کە هەموویان دەستخۆشیان لێکردن کە ئاخر کورسی ئەیوت سەوتەکان سەوتی پیانۆکەی کەمانەکەیش منە بیست ئەبێ ئەووا بێت دەستە خۆش بێت هەر وەکو کۆتا پرسیارم هەر لە زانکۆی سلێمانی ئەمێنینەوە سبەینە سیمینارێکت هەیە بەڵێ شێوازی دروستکردنی ئامێری ڤایۆلین بەڵێ سەر شێوازی کلاسیک ئەگەر باسێکی ئەو سیمیناری بایریمان بۆ بکەیت وە پامت چیە بۆ ئەو خوێندکارانی کە سبەینێ لە سیمینارەکە ئامادە بن من بە پێ و وەرکشاپەکە دامنا و یەک وەرکشاپێکی تریش لەگەڵ برادێکی ترمایە میرە خەمسە دامانە لە شاری تاران گەیشتمەم نەتیجە کە با بێن بەشێک لە ئیشەکەم داینی دەیتا ڕۆشنبیریەک یان ڕوونکردنەوەک بۆ ئاسفەکان بێت کە سەبارەت بە کەمان زۆر کەس هەیە کەمانێکی هەیە نازانێت مشکلەکەی چییە و ئەڵێ ئەم کەمانە ئەمەوێت تێبگەن کە کەمان کە ئوسوڵی بێت شکلی چۆنە وەسەسەن بۆیان قسە بکەم لەسەرەوەی کە مێتۆدی دروستکردنی کەمان ئەبێ چۆن بێت ئەبێ هەر پەیامەکەم زۆرترەوەیە بە پێی ئوسولی مێتۆدی کێرەمۆنایی ئەم پەیامان بۆیان هەیە و خاڵێکی بچووکیشێکە لێرە مەجالم پێ بدەن لەوانەیە لە پەیوەندی بە بەرنامەکەەوە نەبێت من لە ڕۆژی جمەوە هاتم بۆ سلێمانی هەم بۆم کۆنسرتە هەم بۆ سێمینارەکەەوە هونەرمەندی گەورەیەکمان لە شاری کرماشان دکتۆر کاوەی کالهۆرنیا ڕۆژی شەمە لە دەستا و یەکێک لە کۆڵەکەکانی میوزیکی کالهۆری و تایبەت شاری کرماشان و موزیکی کوردی بوو کە بەهۆی حادسەی دام و سیارە بەداخەوە لە دەستمان چووە بۆ شایەکی زۆر گەورەی دروست کردووە بۆ موسیقای کوردی منیش لێرە بووم نەمتوانین لە تازەگەی بەشدا بوو ویستم لێرە سەرخۆشی خۆم سەرڕای ئایلەکەی کەم و هەوادارانی هیوادارم کە خوا سەبووری دڵیان بداتەوە ڕۆحی شاد بێ و دوانەخۆشی ئەم بەڕێستان هەم بنەماڵەکەیان بێت مامۆستا گیان زۆر خۆشحاڵ بووم سپاس بۆ تۆ سپاس بۆ ئامادەبوونت منیش خۆشحاڵ بووم زۆر سپاس بۆ کارمەندانی بەنامەی کورسات مەگەزین و کەسانی کەم بەنامەیانە دەوربین زۆر سپاس بۆ تۆ